بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاتان لەبێت. من ئەمیر بە بەرنمەیەکی تر لە پرسیار و وەڵام هاتوومەتەوە خزمەتان. ئەم بەرنامەیە هەروەک لە ناوەکەشیەوە دیارە بە شێوەی وەڵامدانەوە بە پرسیاری دیاریکرا و بەڕێوە دەچێت. پرسیارەکان دەتوانن پرسیاری بینێرانمان بن ویان ئامادەکارانی بەرنمەکە خۆیان بە ئامانجی تیش خستنە سەر بەرنامە و ڕێبازی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بهێن نەگۆڕێ. بەڵگە نامەکان پەسەندکراوەکانی کۆنگرە و ناوەندە ڕسمیەکانی بڕیاردەران ئەزمون و مێژووی خەباتی 50 ساڵەی ڕەوتی ئێمە ئەدەبیاتی مارکسیستی لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاری و پێویستیەکانی سەردەم سەرچاوەی وەڵامی پرسیارەکانمان دەبن. ئەم بەرنمەیە هەروەها هەوڵ دەدات زانیاری پێویست گرنگترین بابەتەکانی ڕۆژ پێشکەش بە بینەران بکات. دیارە هاوکاری بینەران بە تایبەت لە هێنانە گۆڕەی ناوجەماوەر سەبارەت بە هەڵوێستی کۆمونیستی لەسەر ئەم یا ئەو دیاردەی کۆمەڵایەتی دەتوانێت گەلێک بە کەڵک بێت. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا وتوێژێکی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵا سەبارەت بە هێرشی سەرتاسەری کۆماری ئیسلامی بۆ کوردستان لە ساڵی 1358 دا و دەستپێکی خۆراگری خەڵکی کوردستان دەخوێنمەوە بۆتان. ئەم وتوێژە لە ساڵی 2013 دا لەلایەن ڕادیۆ زەمانەوە لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئەنجام درراوە. لەم ڕۆوە کە ناوەڕۆکی ئەم باسە دڵخوازی بەڕێوەبەرانی ڕادیۆ زەمانە نەبووە لە بڵاوکردنەوەی ئەویش خۆیان بواردووە. بەهۆی گرنگی ئەو خاڵانەی لەم وتوێژەدا باس دەکرێن بڵاوکردنەوەی سەرلێنێ بە پێویستمانزانی وەرگێڕانیشی لە فارسیەوە لاوێن ئەمانی کردوێتی. هاوڕێمان بن. پرسیاری ڕادیۆ زەمانە. ئاغای بەنی سەدر بڕوای وایە کە فەرمانی جیهات لەلایەن خۆمەینیەوە دەرەنجامی شەڕێک بووە کە کەس ناتوانێت بەرامبەر بەو کەسانەی کە ئەم شەڕیان هەڵگیرساندووە چاوبوون و قێت و بڵێ کە مافی ئەویان هەبووە شەڕ بخەنەڕێ. ئەو شەڕی کە ئاغای بەنی سەدر ئاماژەی پێدەکات بە بڕوای ئێوە بۆچی چۆن وەکەی دەستی پێکرد. ئێوە وەک کۆمەڵا ئەو ڕووداوە دیاریکراوە چۆن هەڵدەسەنگێنن. وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. ئەوەی کە ئاغای بەنی سەدر بەرگری دەکات لە ڕابردووی هاوبەشی خۆی لەگەڵ خومێنی و کۆماری ئیسلامی جێگەی تێگەشتنە و ئاماژەیە بۆ باوەڕی قوڵی ئەو بەو ڕێبازە کە هەرگیز وێڕای تەواوی ئەو بەڵایەنەی خومێنی تووشی ئەو هاوکارانی کرد ئامادە نییە هێندەی نوکە دەرزیەک پاشەکشەی لێ بکات. ڕەنگە ئەم هەڵوێستە بۆ سەرمایەی دواڕۆژی ئاغای بەنی سەدر پێویست بێت. بەڵام خەڵکی کوردستان شانازی دەکەن بە خۆراگری لە هەمبەر هێرشی هێزەکانی ژێردەسەڵاتی خومەینی و بەنی سەدر و سەرجەم کاربەدەستانی ئەو کاتی کۆماری ئیسلامی و ئەو بەهایش کە لەم پێناوەدا داویانە. بەهای بەرگریکردن لە کەرامەتی ئینسانی خۆیان بووە. لێگەڕێ بە ئەم داخەشیان بێتەوە سوێکە ئەوان هەرگیز نەیانتوانی ینی نەیانوێرا کە لاوەکانی کوردستان بکەنە قۆچی قوربانی گۆڕەپانەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق کە ئەمە دەستکەوتی هەر ئەم خۆراگریە سربەرزانەیە بوو. ئەو ڕووداوی ئێوە ئاماژەتان پێکرد مێژووی دیاریکراوی خۆی هەیە و هێندەی کێوێک بەڵگەی حاشا هەڵنەگری لە پشتە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر کەسانێکی دی شەڕی کوردستانیان دەست پێ کرد ئەی کێ شەڕی زانکۆکانی وەڕێخست. شەڕی تورکەمەن سەحرا لەلایەن چ کەسێکەوە سەری هەڵدا. هۆکاری دەستپەیکی شەڕ لە بەندیخانەکان و کشتوبڕی زیندانیانی بێدفاع لە دەی شەسدا کێ بوو؟ خەڵکی کوردستان هەر وەک سەرجەم خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شا ڕاپەڕی بوون و لە مانگە شۆڕژگێڕانەکانی ڕێبەندان و بە فرامباری 1350 دا هێرشیان کردە سەر پایەگا ناوەندەکانی ساواک ئەرتەش و پۆلیسی شاو هەمویان چەک کردن. ئەم ڕووداوە لە شارەکانی مەهاباد، سەردەشت، سنە، سەقز و باقی شوێنەکانی دیکە ڕوویدا. بەڵام خومەینی و سەرکردەکانی بزوتنەوەی ئیسلامی کە دەیانزانی ئەرکی سەرکوتکردنی شۆڕش لە دوای ڕێبەندانی 1350ەوە لە ئەستۆی ئەوانە ڕێگریان لە بەردەوامبوونی شۆڕش کرد. بەرگری پایەگای مەهابات و پایەگای ژاندارمەری سنەیان لە بەرامبەر خەڵکدا بەهی خۆیان دەزانی و پاشماوەی هێزەکانی ڕژیمی شایان هاندا کە لە بەرامبەر خەڵکی شۆڕشگێڕدا بوەستن. بەم شێوەیە بوو کە ئەم پلانەی ئەوان کە لە سنە لەلایەن مەلا سەفتەریەوە ئاراستە دەکرا دەرەنجام نەورۆزی خوێنینی سنەی لێکەوتەوە کە بووە هۆی گیانبەختکردنی زیاتر لە 200 کەسی ئەم شارە.
خاڵی دەستپێکی کۆکوژیەکانی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو لە کوردستان دەگەڕێتەوە بۆ بەفرامباری 1357 و نەورۆزی 1358ەوە لە مەهاباد و سنە. بەڵام دوجار گوێڕای تەواوی پیلانەکان کوردستان لەژێر سێبەری نگریزی پاشماوەکانی ڕژیمی شاو جێگرەوەکانی کە لە هەیبەتی نوێنەرەکانی ئیمامدا بۆ کوردستان نێردرابوون ڕزگاری بوو و کۆمەڵگەی کوردستان بۆ چەند مانگێک ژیانێکی ئازاد و تا ڕادەیەک دموکراتێکی ئەزمون کرد. لە ئاکامدا لە 28 گەلاوێژی 1358دا خومەینی بە بیانی پوچی بە دیلگیرانی ژنانی موسڵمان لە مزگەوتی جامعی سنا فەرمانی هێرشی سەرتاسەری بۆ کوردستان ڕاگەیاند. ئەم هێرشە دوای 3 مانگ شکستی هێنا و ڕژیم بۆ هێزگرتنەوە و خۆ ئامادەکردنەوەی سەر لەنوێ بۆ هێرش لەگەڵ نێونەرانی خەڵکی کوردستان هاتە سەر میزی گفتوگۆ. دەوڵەتی بازرگان شاندێکی تایبەتی نارد بۆ کوردستان. ئەم شاندا لە جیاتی دانوستان لەگەڵ نێونەرانی خەڵکی کوردستان کە پێک هاتبوون لە ڕێکخرا و لایەنە سیاسیە چالاکەکان دەستیان کرد بە دووبەرەکینانەوە و هەوڵیدا یەکڕیزی شاندی نێونەرایەتی خەڵکی کوردستان لێک بترازێنێ کە بەداخەوە سەرکەوتوش بوو. کاتێک هێزەکانی خۆی سەر لەنێ ڕێخستەوە دوای ئەوەی کە یەکڕیزی ڕێکخراوە سیاسیەکانی تێکدا لە چەند قۆڵەوە هێزەکانی خۆی لەسەر سنوورەکانی کوردستان جێگر کرد. لە قڕوە و بیجارەوە بۆ سنە، لە کامیارانەوە بۆ سنە و لە ورمێەوە بۆ مەهاباد. ئەمانە ئەو سێ قۆڵە بوون کە بۆ هێرش هەڵبژێردرابوون. کۆمەڵە ڕاستیەکانی لەم بارەوە بە خەڵک دەوت و هەوڵی دەدا خەڵکی کوردستان بۆ ئەو هێرشەی کە بە دڵنیاییەوە لە ڕێدا بوون ئامادە بکات. بەنی سەدر ئەگەر لەو سەردەمەدا تەنیا فەرماندەیەکی بێدەسەڵاتی هێزە چەکدارەکانی ڕژیمیش بوو بێت، لانی کەم دەستی بە زانیاریەکانی تایبەت بەم ڕووداوانە ڕاگەیشتووە. چاوەڕوانی ئەوە دەکرا کە دوای ئەم هەموو ساڵە بوونی لە تاراوگەدا لانی کەم کارێکی دەکرد کە کەمێک ویژدانی خۆی ئاسوودەتر بکە. بەڵام وا دیارە لە ئاینی ئەودا قسەوتن بە کۆمونیستەکان دەبێتە خێر بۆ دواڕۆژی و گەرەکێتی بەم شێوەیە توێشووی ڕێیخۆی کۆبکاتەوە. پرسیاری رادیۆ زەمانە. ئاغای بەنی سەدر هەر لەم وتوێژەدا ئاماژە بە ناوی مەلایەکی کورد دەکات بە ناوی حەسەن ئەمینی کە گویا ڕۆڵی ڕاوێژکاری ئایەتوڵڵا خومەینی و پێدانی زانیاری سەبارەت بە کوردستانی بە ئەو هەبووە. هەروەها بەپێی قسەکانی ئاغای پەنی سەدر ئەو ئاغای خومەینی بۆ هێرش بۆ سەر کوردستان هانداوە. ئاغای ئەمینی کێیە و چ ڕۆڵێکی لە ڕووداوەکانی دوای شۆڕش لە ناوچەی کوردستاندا هەبووە؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. تا ئەو جێگەی من دێتە بیرم ئەم کابرایە هاوکاری نزیک و جێنشینی ئەحمەدی موفتیزادە بوو. موفتیزادە لەلایەنگرانی حکوومەتی ئیسلامی بوو کە بەهۆی سونی بوونیەوە زۆر زوو کەوتە بەر تووڕەیی خومەینی و دوای ئازادبوونی لە زیندان گیانی لەدەستا. بەڵام ئەم کەسە ئاغای خومەینی هەڵنەخڕاند، بەڵکو بێداری سیاسی خەڵکی کوردستان، شۆرا و بنکەی گەڕەکەکان، بەڕێوەبردننی ژیانی خەڵکی کوردستان بەدەستی خۆیان، پێگەی هێزە چەپ و ڕادیکاڵەکان، بوونی کوردستان بە ناوەندی دموکراسی و ئازادی و گەلێک دەستکەوتی مرۆیی بە نرخی دیکە بوو کە خومەینیان هەڵخراند. بوونی واها ڕەوتێک لە کوردستان لەگەڵ ئەو پلانانەی کە خومەینی هەیبوو بۆ دروستکردنی ئێرانێک کە زیاتر لە 30 ساڵە خوێنی خەڵکەکەی دەمژێ یەکی نەدەگرتەوە. پرسیاری رادیۆ زەمانە. ئاغای بەنی سەدر وتوێتی گەڵاڵەی شەشخاڵی کە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە ئامادەکرابوو لەلایەن شۆڕای ئینقلابەوە پەسەند کرابوو و ئەو ئەمەی ڕاگەیان بوو. هەروەها ئاغای بەنی سەدر وتوێتی خۆبەڕێوەبەری بیانووی ئەوان بووە و لە ڕاستیدا شتێکی تریان دەویست و شەڕەکەیان دەست پێ کرد. لە ماوەی نێوان پێشکەشکردنی گەڵاڵەی شەشخاڵی تا دەستپەیکی شەڕ چی ڕوویدا؟ وەڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. ئەم شتانی کە ئاغای بەنی سەدر دەیڵێ درۆیە و هیچ بنەمایەکی ڕاستی نییە. لەو ماوەی کە ئێوە ئاماژەی پێدەکەن شاندی نێونەرایەتی خەڵکی کورد کە پێک هاتبوو لە حیزبی دموکرات، کۆمەڵا و ڕێکخراوی چریکە فیدایەکانی خەڵکی ئێران بە سەرپەرستی مامۆستا شێخ عەزەدین حوسەینی و ئەندامانی دەفتەرەکەی ئەو. ئەم شاندا گەڵاڵەیەکی 26 خاڵیان بۆ خۆبەڕێوەبەری کوردستان پێشکەشی وەفتی دەوڵەتی ناوەندی کردبوو. ئەم وەفتە تەنیا 45 خولاق گفتوگوی ڕسمی لەگەڵ شاندی نێونەرایەتی خەڵکی کورد ئەنجامدا و باقی سەردانەکان و کاتی وەفتەکە بۆ دووبەرەکینانەوە و تێکدانی یەکڕیزی شاندی نێونەرایەتی خەڵکی کورد تەرخان کرا.
لە ئاکامدا لە ڕێگەی ئەنجامدانی دانوستانێکی تایبەتی لەگەڵ حیزبی دموکرات و لەسەر بناغەی گەڵاڵەی شەشخاڵی ئامادەکراو لەلایەن ئەم حیزبەوە توانی لەم کارەیدا سەرکەوتوو بێت بەبێ ئەوەی بچووکترین بایەخێکیش بە گەڵاڵەکەی ئەم حیزبە بدات. ئاغای بەنی سەدر ئەگەر تووشی لە بیرچوونەوە نەبوو بێت دەبێت لە بیری بێت کە وەفتی دەوڵەت و شوڕای ئینقلابەکەی نەک هیچ گەڵاڵەیەکیان پەسەند نەکرد بەڵکو تەنانەت لە قبولکردنی وشەی خۆبەڕێوەبەریش کە حیزبی دموکرات ئامادە بوو بە هەموو ناوەڕۆکێکیەوە پەسەندی بکات خۆیان بوارد. لە ڕاستیدا ئەوان کەڵکیان لە وتوێژێک وەرگرت بۆ بەدەستهێنانی هەلی خۆ ئامادەکردن بۆ هێرش بۆ سەر کوردستان. هەروەها ئەوەشمان لەبیر نەچێت کە خومەینی و بەنی سەدر و ئەوانی تر هێرش بۆ سەر کوردستانیان بە بیانووی ئەوەی کە گۆیا کۆمونیستەکان ژنانیان لە مزگەوتی سنە بەدیلگرتووە چەند مانگێک بەر لەم گەڵاڵە و توێژانە کە ئاغای بەنی سەدر قسەیان لێ دەکات دەستپێکرد بوو و شکستیان خوارد بوو. مێژووی سات بە ساتی ئەم قۆناغا بە نووسراوە و بەڵگەبوونی هەیە ئاخۆ چەندە دەکرێت ئاوەزی خەڵک بەکایە بگیرێ. پرسیاری رادیۆ زەمانە. ئەو فەرمانە ناسراوەی کە وتی چەکمەکانتان دەرمەهێنن تا فیتنەی کوردستان کۆتایی پێدێت لەلایەن کامە کاربەدەستی کۆماری ئیسلامیەوە ڕاگەاندرا. ئاغای بەنی سەدر لە یەکێک لە وتوێژەکانیدا لەگەڵ سایتی ناوەندی بەڵگەکانی مافی مرۆڤی ئێران ڕایدەگەێنێ وها فەرمانێک لەلایەن خۆیەوە ڕەت کردوێتەوە و بە درۆی حیزبە کوردیەکان ناوی برد. بۆ چوونی ئێوە چییە؟ وڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە هەڵبەتە بە وردی ئەگەر بڵێن ئەو وتی قەیتانی پۆتینەکانتان مەکەنەوە تا فیتنەی کوردستان کۆتایی پێدێت. هێرش بۆ سەر کوردستان لە کاتێکدا ڕوویدا کە بەنی سەدر فەرماندەی گشتی هێزەکان بوو. ئەم ڕستەیە و هاوشێوەکانی ئاوێتەی هەڵسوکەوتە دۆنکێشۆت ئاساکانی ئەو سەردەمی ئەو بوون. هەڵبەتە نابێت لە ڕاستیشدا لابدەین کە ئەو لە ڕاگەاندنی ئەم فەرمانەدا تەنیا دەستە چیلەی خومەینی بوو و هیچی تر. ئەو کاتە هیچ کەسێک حسابێکی ئەو تۆی بۆ بەنی سەدر نەدەکرد. ئەگەر مێژووی ئەو سەردەما بەدەستی ڕژیمی ئیسلامی خۆی بنووسرێتەوە ئاوا شانازی ئەم فەرمانە بە ناوی خومەینی دەنووسرێت و ئەگەریش بە گێڕانەوەیەکی زانستی واقعی بنووسرێتەوە بەنی سەدر لە پاڵ خومەینیدا و هاوبەشی تاوانەکانی ئەو بە ئەژمار دێت. هەڵبەتە دەستەواژەی درۆزنی هەر لە ئاغای بەنی سەدر خۆی دەوەشێتەوە بەو پێی کە لەو ئاینەداوە ئەو لەو باوەڕمەندانێتی درۆزنی تەقیە و بە جۆرێک بەهادادنرێت هەر بۆیە بە دڵنیاییەوە ئەم بەو دەستەواژەیە دڵگران نابێت. پرسیاری رادیۆ زەمانە. دەوترێت کە ئێوەی حیزبە کوردیەکان لە دوای پەسەندکردنی خۆبەڕێوەبەری لەلایەن دەوڵەتەوە هێرشتان کردە سەر ستونێکی ئەرتەش کە بە سنەدا تێدەپەڕین. ڕۆژەکانی سەرەتای شۆڕش لە سنا پێکدادانی چەکدارانتان وەڕێخست. ژاندارمەریتان چەک کرد و هێرشان کردە سەر ناوەندی ئەرتەش. ئێوە وەک حیزبە چالاکە کوردەکان لەو کاتەدا ئەم ڕووداوانە چۆن شرۆڤە دەکەن؟ وڵامی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە مێژووی خۆراگری و خەباتی شۆڕشگێڕانی کوردستان لە 3 دەهەی ڕابردوودا و بە تایبەت ڕۆژ و مانگە پڕجۆش و خۆشەکانی شۆڕش لە ساڵی 57 و 58دا ناتوانرێت بەم شێوەیە ڕووکەش و ئەویش لە وەڵام بە کەسێکی وەک بەنی سەدردا بنووسرێتەوە. ئەوەی کە لە ژێر ناوی دەوترێت باسی لێ دەکەن نمونەیەکە وەک ئەو ڕستە بەناوبانگەی کە دەڵێ حەسەن و حوسەین هەرسێکیان کچەکانی مەعاویە بوون. یەکەم ئەوەی کە قبولکردنی خۆبەڕێوەبەری لەلایەن دەوڵەتەوە درۆیە و هیچ بەڵگەیەک لەسەر جگە لەوەی کە لە مێشکی ئەمڕۆی بەنی سەدردایە بوونی نییە. خاڵی دووهەم ئەوەیە کە ستونی ئەرتەش نەیدەویست کە بە سنەدا تێپەڕ بێت بەڵکو ئەم ستونە و ستونەکانی بەر لەوان هێرشی خۆیان لە کامیارانەوە دەست پێکرد بوو و گەیشتبوونە سنە. لە دەواازەکانی شاری سنە لەگەڵ شەپۆلی دەیان هەزار کەسی خەڵکی دانیشتوو لەسەر شەخامەکان ڕوبەڕوو بوونەوە. ئەم ستونە ڕێگەیەکیان بۆ نەمابوو جگە لەوەی بەسەر لاشەی ئەم خەڵکەدا تێپەڕن. هەر بۆیە لە ڕێگەی خۆیان لایەندا تاکو بچن لە پایگاکە جێگر بن و لە کاتێکی گونجاوتردا دەست بکەن بە هێرشەکان. جگە لەمانە هەر وەک وتم ئەمە تەنیا ستونێک نەبوو کە لە دەواازەکانی کوردستان جێگر ببوون و خۆیان بۆ هێرش ئامادە دەکرد. کۆمەڵە ستونێکی دیکەش لە قوڕوە و بیجار و ورمەوە ئامادەی هێرش بوون. سێهەم ئەوەی کە چەککردنی ژاندارمەری بەشێک بوو لە درێژەی ڕاپەڕینی خەڵک لە دژی ڕژیمی شاو هاوشێوەی چەککردنی پایەگا و ناوەندەکانی تری ئەرتەشی شاو ناوچەکانی تری ئێران و نەک تەنیا لە سنا
بەڵکو لە مەهابات و جێگاکانی تری کوردستانیش ئەنجام درابوو. پرسیاری رادیۆ زەمانە. بە بڕوای ئاغای بەنی سەدر شەڕێک کە لە کوردستان دەستی پێکرد بوو هیچ پەیوەندیەکی بە خۆبەڕێوەبەریەوە نەبوو و لە ڕاستیدا شتێکی ترتان دەویست. دەی ئەگەر وایە ئێوە بە دیاریکراوی لەو قۆناغەدا چیتان دەویست بۆ کوردستان؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. خەڵکی کوردستان دەیانبینی کە سێبەری کۆنەپەرستی و سەرکوت و ڕەتکردنەوەی سەرەتاییترین ئازادی و مافەکانیان خەریکە وردە وردە باڵ دەکێشێت بە سەرسەری خەڵکی ئێراندا و کوردستان دەستیان کرد بە بەرگری لە خۆیان لە هەمبەر سەرکوت و خواستی خۆبەڕێوەبەری و نەهێشتنی ستەمی نەتەوەیی چوارچێوە وە سەنگەری ئەم خۆڕاگرێ بوو. خەڵکی کوردستان نیاندەویست بە دەستی بەستراوەوە ببرێنە شوێنی قوربانیکردن. ئەم خۆڕاگریە بە سوود و کاریگەر بوو. هاوسەنگیەکی هێزی دروست کرد کە تا ئەمڕۆژ وەک چەقلێک لە چاوی کۆماری ئیسلامی ئێران چەقیوە. پرسیاری رادیۆ زەمانە. کاربەدەستانی کۆماری ئیسلامی و بەشێک لە ئۆپۆزیسیۆن حیزبە کوردیەکانیان بە هەبوونی پەیوەندی و وەرگرتنی پارە و چەک لە عێراق و سەدام حوسەین تۆمەتبار کردووە. ئایا ئێوە هیچ یارمەتیەکی مادی و نظامیتان لە عێراق و دەوڵەتەکانی تر وەردەگرت؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. بەڵێ کۆمەڵە پەیوەندیگەلێکی لەگەڵ دەوڵەتی عێراق پێکهێنا. ئەم پەیوەندیانەش لەسەر بنچینەی توندبوونەوەی گرژیەکانی نێوان ئێران و عێراق و دەستپەیکردنی شەڕ ڕەخسا. لەلایەن دەوڵەتی عێراقەوە ئامانج لێی لاوازکردنی ڕژیمی ئێران لە ڕێگەی بەهێزکردنی ئۆپۆزیسیۆنەوە بوو. لەلایەن کۆمەڵەشەوە ئامانج بەهێزکردنی بزوتنەوەی شۆڕشکێڕانەی کوردستان بوو. ئەم پەیوەندیانە ئاشکرا بوون. خەڵکی کوردستان و ئێران وەڕای گشتی بە تەواوی لە وردەکاریەکانی ئەم پەیوەندیانە ئاگادار بوون. ئەم پەیوەندیە بێشەرت و مەرج بوون و کاریگەری لەسەر هەڵوێستی ئوسولی ئێمە لەمەڕ ئەم شەڕە کۆنەپەرستانەیەدا نەبوو. هەر چەند مانگێک جارێکیش راپۆرتێک لەسەر ئەم پەیوەندیانە لە بڵاوکراوە و میدیاکانی کۆمەڵەوە بڵاو دەکرایەوە. بە بەردەوامی هێزی ئۆپۆزیسیۆنی سەرەکی چالاکی ئەو کاتی ڕژیمی عێراق لە کوردستانی عێراق واتە یەکێتی نیشتمانی کوردستانیش لە وردەکاریەکانی ئەم پەیوەندیە ئاگادار دەکرانەوە. هەروەها لەگەڵ زۆربەی هێزە چەپ و ڕادیکاڵەکانی ئێران کە دەستمان پێیان ڕادەگەیشت لەم بارەیەوە هاوکاری و ڕاوێژ دەکرا.
پرسیاری رادیۆ زەمانە. ئایا هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژدا چارە هەڵنەگر بوو؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. بەڵێ، لەبەر ئەوەی کە کۆمەڵگەی کوردستان بەو ڕوونکردنەوەیەوە کە لەبارەی هەلومەرجی ئەو کاتی درا ڕژیمی ئیسلامی بۆی قبوڵ نەبوو. کوردستان ببووە سەرچاوەی ئیلهام و دڵگەرمی بۆ بزوتنەوەی شۆڕشگەڕانە و خۆراگریەکانی سەرتاسەری ئێران. ڕۆژانە هەزاران کەس لە سەرتاسەری ئێرانەوە دەهاتن بۆ شارە کوردیەکان و لە نزیکەوە دەستکەوتەکانی خەڵکی ڕزگار بوو لە دەسەڵاتی ڕژیمی شایان دەبینی. هێرش بۆ سەر کوردستان بەشێک لە پلانی سەرکوتی شۆڕشی ئێران بوو کە ڕژیمی شان نەیتوانی بوو بە ئاکامی بگەێنێت و لە دوای نزیک بە 3 ساڵ سەرکوتی بەردەوام لە ئاستی ئێراندا کۆتایی پێهێنا، بەڵام لە سەنگەری خۆراگری کوردستاندا تووشی کۆسپ هات. پرسیاری رادیۆ زەمانە. ئێوە جگە لە خومەینی ڕۆڵی کام یەک لە کاربەدەستانی تری ڕژیمی کۆماری ئیسلامی لەو ڕووداوە مێژوویەدا بەرجەستە دەبینن؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. تقریبان هەمووان لە خومەینیەوە بگرە تا دامەزرێنەرانی سوپای پاسداران و وەزارەتی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی کە دواتر بەرگی ڕەفۆرمخوازیان پۆشی. هەر هەمویان لەوەدا کە خۆراگری خەڵکی کوردستان دەبێت تێک پشکێنرێ تاکو حکوومەتی ئیسلامی جێگر بێت هاوڕا بوون. پرسیاری رادیۆ زەمانە. ئایا لە دوای شۆڕشی ئیسلامی لە ئێران و مانگەکانی دوای ئەو شەڕ و دەستبردن بۆ چەک بۆ حیزبە کوردیەکانی وەک کۆمەڵە و دموکرات دوایین ڕێگا چارە بوو؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. یەکەم نیشاندانی شۆڕشی دژە پاشایەتی لە ئێران وەکو شۆڕشێکی ئیسلامی نەواقعی و نەدادپەروەرانەیە. بەڵام لی گەڕین لە شوێنێکی تردا دەکرێت باسی لێوە بکەین. بەڵام لە پەیوەند بە پرسیارەکەی ئێوەدا ئەم ڕاستیە حاشا هەڵنەگرا کە خەباتی چەکدارانە لەگەڵ هێرشی هێزەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی کوردستاندا سەپا. خەڵکی کوردستان ئازادیان دەویست و لەبەر ئەوەی کە شێلگیر بوون بۆ بەرگریکردن لە دەستکەوتە دموکراتیکەکانی خۆیان کە لە ڕەوتی ڕوخانی ڕژیمی شادا بەدەستیان هێنابوو، ناچار بوون کە دەست بدەنە چەک. بەرگریکردن لەم ئازادیە بەبێ گیانبازی بەدەست نەداهات. لەگەڵ هێرشی ڕژیم بۆ سەر خەڵکی ئازادی خواز و ڕێکخراوە سیاسیەکان لە سەر تاسەری ئێران دەیان هەزار کەس خرانە سیاچاڵەکانەوە، ئەشکەنجە کران و لە سێدارە دران. بەڵام خەباتی چەکدارانە لە کوردستان سەنگەرێک بوو لە بەرامبەر هێرشی ڕژیمدا. لە ماوەی 8 ساڵ شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بەهۆی بوونی هەر ئەم شێوازە لە خۆراگری، ڕژیم هەرگیز نەیتوانی لاوانی کوردستان بە بەرفراوانی بە سەرباز بگرێت و لە بەرەکانی شەڕدا قوربانیان بکات. شەڕێک کە بە سەدان هەزار گەنج و لاوی ئێرانی تێیدا لە ناوچوون. پرسیاری رادیۆ زەمانە. وا پێدەچێت کە لە دوای پاشەکشە پێکردنی حیزبە کوردیەکانی دژبەری کۆماری ئیسلامی بۆ ئەو دیوی سنوورەکان و هەروەها دوای 33 ساڵ لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ئێران هێشتاکەش لەگەڵ خەڵکی کوردستان وەک پلە دوو هەڵسوکەوت دەکرێت و وا دیارە کە لە پێک هاتەی هەنووکەی ئێراندا خاوەنی مافی یەکسان نین. بۆچی؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. یەکەم دەبێت ئەم خاڵانە ڕوون بکەمەوە کە خەباتی چەکدارانە تەنیا یەک ڕەهەندی خەباتی خەڵکی کوردستان لە دژی کۆماری ئیسلامی بوو کە بە تێپەڕینی کات کەوتە پەراوێزەوە. ئەگەرچی ئێمە بەپێی توانای خۆمان هەوڵمان داوە کە پۆتانسیێلی دەستپەیەکی سەر لە نوێ وەک یەکێک لە شێوازەکانی خۆراگری خەڵک لە هەمبەر ڕژیم لە کات و هەلومەرجی گونجاودا بپارێزین. کۆمەڵە ناتوانرێت وەک ڕێکخراوێک هەژمار بکرێت کە لە تاراوگەیە و دوورخراوەتەوە. لەبەر ئەوەی کە ڕەوتێکە کە لە ژیان و خەباتی هەر ڕۆژەی خەڵکی کوردستاندا بوونێکی هەستپێکرا و حاشا هەڵنەگری هەیە. نەهێشتنی ستەمی نەتەوەی یەکێک لە داخوازیەکانی خەڵکی کوردستانە. بەڵام ڕژیم دەزانێت خەڵکی کوردستان لە هەمان کاتدا کە دەیانەوێ هاوڵاتیانی خاوەن مافی یەکسان بن، دەشیانەوێت کە ناوچەی نیشتەجێبوونی خۆیان بەو شێوەی کە بۆ خۆیان دەخوازن بەڕێوەی بن. لێرەدایە کە کۆماری ئیسلامی بەو ماهیەتە دژە خەڵکی و نادیموکراتیکەی کە هەیەتی وەها دۆخێک قبول ناکات. کۆماری ئیسلامی ئەزمموی ساڵانی نێوان 1358 و 1359 هەتاوی لە کوردستاندا هەیە و دەزانێت کوردستانی ڕزگار بوو لە ستەمی نەتەوەی دەبێتە ئیلهام بەخش و پشتیوانی خەباتی ئازادی خوازانی خەڵک لە ناوچەکانی دیکەی ئێران و ئەمە ئەو شتەیە کە ئەم ڕژیمە بەرگری ناگرێت. هەڵبەت ئەمە تەنیا خەڵکی کورد نین کە هاوڵاتیانی پلەی دووی ئەم وڵاتن. نەتەوەکانی دیکەی نیشتەجێی ئێرانیش کەم و زۆر لەوەها دۆخێکدان. نەک تەنیا نەتەوەکان،
بەڵکو سەرجەم ژنانی ئەم وڵاتە بەپێی یاسا مرۆڤی پلە دوو دێنە ئەژمار. باقی خەڵکی ئێرانیش بە ژن و پیا و کورد و ناکوردەوە لە ئازادی و مافی ئینسانی خۆیان بێبەشکراون. لەسەر پەیمانەوەی ئەم ڕژیمە لە گرەوی تەواوی ئەم بێمافیانەدا بووە. پرسیاری رادیۆ زەمانە. بە لەبەر چاوگرتنی ئەزمونەکانی ڕابردوو، ئێوە چ ڕێگا چارەیەک بۆ چارەسەرکردنی کێشەی کوردستان لە چوارچێوەی ئێراندا پێشنیار دەکەن؟ وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە. لەم بوارەدا ئێمە بەرنمەیەکی نووسراوەمان هەیە کە بناغەی چالاکی ئێمە لەم بوارەدا لە کۆمەلگای کوردستانە. بنچینەی ئەم بەرنمەیە بریتیە لە بەدیهێنانی بەڕێوەبەرایەتی خەڵک لە نظامێکی دیموکراتیکی شوڕاییدا و لەوێدا مافی کرێکاران، ژنان، تەواوی چین و توێژە بندەستەکانی کۆمەلگا، پرسی ئازادیە دیموکراتیکەکان و باقی قەرەبووکردنەوەی دواکەوتویی ئابووری و ڕۆڵی حیزبە سیاسیەکان بەوردی باسی لێکراوە. لە پرسی نەتەوەییدا بە شێوەی دیاریکرا و پێداگری لەسەر ئەوە کراوە کە بوونی ستەمی نەتەوەیی بەردەوام هۆکارێک بووە بۆ دواکەوتویی ئابووری و فەرهەنگی ئەم نەتەوەیە و خەڵکی کوردستان بەردەوام لە دژی ئەم ستەمە نەتەوەیە و بۆ بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان دەستیان داوەتە خەبەت. لەم ڕۆوە لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بەمانای مافی ئازادی جیابوونەوە لە ئێران و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ وەک یاسایەک ڕادەگەێنرێ. ئەگەر بێت و بە ڕەخساندنی ڕەسمی کردەی و واقعی هەلومەرجێک کە لە بەرنامەی سەرەوەدا گونجێنراوە، خەڵکی کوردستان بڕیار بدەن کە لە چوارچێوەی وڵاتی ئێراندا بمێننەوە، لەوەها دۆخێکدا دەوڵەتی ناوەندی ئەرکە لەسەری کە سەرڕای قبولکردنی سەرجەم مەرجەکانی ئەم بەرنمەیە هاوکات بە پێی سیاسەت و پلانداڕێژیەکەی ئاگایانەیە. دواکەوتوی ئابووری سەرچاوەگرتوو لە بوونی هەڵاواردنی نەتەوەی بە تەرخانکردنی بودجە و پەیویستیەکانی تایبەت بەم بوارانە قەرەبوش بکاتەوە. دواپرسیاری رادیۆ زەمانە ئەمە بوو. تکایە بە کورتی ڕۆڵی خەڵخاڵی لە کۆکوژی خەڵکی کوردستاندا باس بکەن. وڵامی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە بە پرسیاری ئاخر ئەمەیە. خەڵخاڵی نێردراوی تایبەتی خومینی بوو کە وەک حاکمی شەرع ئەرکی ئەوە بوو کە زیندانیا دەست بە سەرداگیراوەکان بەبێ ڕەچاوکردنی هیچ پرۆسەیەکی یاسایی لەو شوێنە لە سێدارە بدات. خومینی دەستی ئەوی لە ئەنجامدانی هەر تاوانێکدا بە ئاواڵەیی هێشتبەوە. ئەو ڕۆژی 29 گەلاوێژی 1358 گەشتە کرماشان و لێوە چوو بۆ پاوە. یەکسەر سزای لە سێدارەدانی 18 کەسی لەم شارە ڕاگەیان و بەرەبەیانی ڕۆژی دواتر هەمویانی گول لە باران کرد کە لە نێوانیاندا چەند مێر منداڵیش هەبوون. خەڵخاڵی ڕۆژی سێهەمی خەرمانان ڕۆیشت بۆ پایەگای مەریوان و ڕۆژی چواری خەرمانانی 1358 9 کەسی لەوێ لە سێدارەدا. ڕۆژی 5 خەرمانان بەرەو سنە ڕۆیشت و سزای لە سێدارەدانی 11 کەسی دیکە لە سنە دەرکرد و ئەم سزایی لە کاتژمێر 5 دوانی ڕۆی هەمان ڕۆژدا لە فڕۆکەخانەی سنە ئەنجامدا. ڕۆژی 6 خەرمانان چوو بۆ سەقز و 20 کەسی لە پایەگای ئەم شارە لە سێدارەدا. ڕۆژی دواتر گەڕاوە بۆ تاران و راپۆرتی تاوانەکانی خۆی بە خومینیدا و لە وتوێژەکانیدا ڕایگەیاند کە ئاژاوەی کوردستانی کۆتایی پێهێناوە. بەڵام لە کەمتر لە 3 مانگدا خۆڕاگری خەڵکی کوردستان ئەو بای کە خەڵخاڵی چاندبووی کردی بە تۆفان و ئەرتەش و هێزەکانی خومینیان خستە سەرچۆک. بەڵێ بینەرانی ئازیز، ئەوەی کە لەم هەفتەی پرسیار و وەڵامدا پێشکەشتان کرا و توێژێک بوو لە ساڵی 2013دا لەلایەن رادیۆ زەمانەوە لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە ئەنجامدرا بوو. لەو ڕووەکە ناوەڕۆکی ئەم باسە دڵخوازی بەڕێوەبەرانی رادیۆ زەمانە نەبوو لە بڵاوکردنەوەی ئەو خۆیان بواردووە. ئێمەش بەهۆی گرنگی ئەو خاڵانەی لەم توێژەدا باسکرابوون بڵاوکردنەوەکەی سەر لە نوێمان بە پێویستانی وەرگێڕانیشی لە فارسیەوە لاوێن ئەمانی ئەنجامیدا بوو. هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.